بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری سێمی بەرنامەکە لەگەڵتان دەبین. لەم تەورەیەماندا باز لە نزا و پاڕانەوە دەکەین لەم ڕۆژە گەورەیەدا ئینشاءڵڵا. وەک پێشووتر لە تەورەکانی پێشووترماندا باز لە فەوزڵ و گەورەی و عیبادەت و چاکەکانی ئەم ڕۆژەمان کرد. گرنگە بزانین نزا و پاڕانەوەکان دوعاکردن ئەم ڕۆژە تا چەند گرنگەوە مسلمانان بەشێکی زۆری عیبادەتیان بە دوعاکردن ببەنە سەر. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆربەی شەوەکانمان زیندوو دەکردەوە بە عیبادەت و بە پەرستش و بە شەو نوێژ بەڵام ئەمڕۆ ڕۆژە، ینی ڕۆژیش بۆ خۆی کە یەکێکە لە گرنگترین و گەورەترین ڕۆژەکانی ساڵ عیبادەت و نزا و پاڕانەوەی تێدا ئەنجام بدەین. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا فاتح شێخ محەممەد بانخواز مامۆستایان زۆر بەخێر بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. هذا سخوشي مجنبتان كاك دانيار وهونيا خان وبيامي روج مراسي هركيكي قرصة روجانا وإيوه خوي قولوا باداشتان باتو إيشيكي زور جوانا دستان خوش بي أخوة لسرتاي الروجا وبتايبتي أمروك الروجي عرفية الروجيكي زور كوريا كاك دانيار يعني أو روجي كبراسي خوي قورا يتجلى بعفوه، يعني با تجلي خوا بعفو ليبوردني خوي برامبر بندكاني دركويت يتر لبي بيت لعرفات بياخذ لي ركيه من دستقاش من بسرا وناتواني بروين يتر بهوي هر مسألة كوبي بلام جرينجوي لم رجاء يم دلمان لكيبي عرفات ولو شينا مباركة ولا أو مقام برزيا لخدمة خوي جوريا بي أمر الرجي كي زوزر جوريا براسي كتنانت حق دعاء وبكين كخوايا بمان جينا بالروجي عرفة هي ودس ما بيكردو يستعمل من لنا الروجي عرفة إنك خواي جوري إن شاء الله لمن يقول مام صاخوت حاجة أنجام دعوة باسك يو أزمون ما بوبكيت تاچنك خوش وصل لك يو عرفة أو روجا تاچنك جوري لي خواي جورش هون يا خان يعني حاج كردن شيء كي زور جوري هي من وازم أو لحظة كتيايت هستي بيكي بزور هستي بيناكي دويكا قريته وزور هستي بيكي بلام دلنيا باللويك هر كسي نيتي حجي هبيت دعاي بوبكات ان شاء الله بيقات يعني قات او شنو وحاجه كات سفري حج زور جواز لسفري عمره يعني كاتشي حج براسي خو اماده كردنيكي زور عجايب تيا بو روجي حد لروجي تربيه وسيركه كروجي هشتي في الحجه يعني روجي بيش عرفه تربيه يعني شي يعني خود حاضرك روحيا بۆی کە بەیانی ڕۆژی عەرەفەیە جا زۆر خۆشە لە ئوتێلەکەیە هەر هەمووی سەیری سەرجادەکە کا وردە قافڵاڕوە طبعا تر هەموو یەکەوێتە وێزەی سەر قافڵەکە ئەوە ئێمە کە ڕۆین طبعا زۆر چێژبەخشە هەیە بڵین تە سەعاتیان بۆ دیارەکەن چونکە هەمووی بە یەکجار ئیزدیحامێکی زۆر دروستە بەبێکەوە بڕوا لەبەرەوە زۆر خۆشە کاتێک کە بەڕێەکەویت بەرەو عەرەفات و لە عەرەفاتە ڕۆژێکە نازانم ینی تەسەوور ناکرێت هەتان ئەڵێ هەتانەی چەژی نازانی تانێکی تەکێوی عەرەفە نازانی چەند شێژ بەخشە بەڕاستی خۆی گەورە لێ قبولکە بەسیبی ئەو دوعای ئێمە ئینشاءڵڵا لەم ڕۆژەیە کە خوا بە نسیبی جەنابتانیشی بکات ئینشاءڵڵا کە هەموو بیرانی خۆشەویستان مامۆستاگیان دەبینین دیمەنەکانە بینین زۆرینەی موسڵمان لەو شوێنەدا دەستیان بەرز کردوێتەوە بە کوڵ دوعاکەن بە گریانەوە دوعاکەن بۆچی یەکێک لە گرنگترین پایەکانی عیبادەتی ئەو ڕۆژە دوعاکردن و نزا و پاڕانەوەیە بەڵێ طبعا هەموو لەحظەیە بێ سورەتی فاتحە کە ئێمە لە نوێژەکان ئایخوێنین فێری دوعامان نەکات هەرکە ئەڵێ بسم الله الرحمن الرحیم بە ناوی خۆی گەورە ینی تۆ سوپاسی خواکەی ناوی خوا هێنی الحەمد لله رب العالمین بناغەکانی دوعا لە ناو سورەتی فاتحەیە هەیە هەروکو چۆن زۆر شتی تریتیایە ینی ئەبێ دائیمەن ئێمە کە دوعا ئەکەین نەپاڕینەوە لەخوا بە حەمدی خوا دەست پێ بکەین ئەو خوایی کە دروستی کردوین هێناونی ئەو خوایی کە لە زەمانە لە زەمانەکانە ئێمەی خۆڵقاندووە دروستی کردوین آخر کاک دانیار کاک دادا هۆنیا یعنی ئێمە بێت لە چ نیعمەتێکا بین کە لەوەتی گردون و کەون و کائینات دروست بووە خوا بەشێکی بە ئێمە بەخشی و پێڵێن بوون ئێگەر نەبووی ناچێ خۆی شتێ نابووی چ زەرەرێ لەم گردوناکە لەبەرەوە ئەمە گەورەترین نیعمەتە الحەمد لله رب العالمین طبعا پێشەوە دوایەوە سڵاوات لە پێغەمبەرەتی صلی الله عليه وسلم اینجا دوعاکە کامڵە بێت دوعای ئەم ڕۆژانە زۆر پێویستە بەڕاستی خۆمانی بۆ ئامادە بکەین هەتا مامۆستایەکە فەرمێ حەقش شەوی عەرەفە هەڵسی دوو ڕکعات شەو نوێژ بکەی هەر هیچ نەبێت کۆمەڵە دوعا بکەی بڵێ خوایە بەیانی
فێری دوعام کە فێری مناجاتم و فێری خۆشەویستی خۆتم کە خوا بمانگەێنێ بە خۆشەویستی خۆی زۆر مهمە. يحبهم ويحبونه، يعني خوای گەورە قاعدەیەکی هەیە لە خۆشویستنی خۆیە، ذاتی خۆیە. يحبهم، خوا خۆشی ئەوێت اینجا فێری خۆشەویستی خۆی دەکات. هەنی پێشکی خوا تۆی خۆشەوێ اینجات خاتە سەر تەوبە بکەیت و گەڕێیتەوە لای خوا. خوای گەورە خۆشیوی اینجا هەڵتەسێنێ بۆ شەو نوێژۆکە و ژنە عابیدەی کە فەرمێ شەوێکیان هەڵسا بوو بەندە بوو کەنیزەک بووم لە ماڵێکە، بەڵام زۆر عابیدێکی مسلمانێکی عجایب بووە، عیبادەتیە کرد، ئەم دوعایە کردی خوایە بەو خۆشەویستیە قوڵی کە لە تۆ هەتە بۆ من ئەوەم بۆ بکە. گەورەکەی خەبەری بوو گوێی لێ بوو لە دواوتی باش تۆ چۆن ئەوەی دیعایەکەی خوا توی خۆشەوێت. وتی ئاخرەگە خوا منی خۆشنەوێت لەم نیوەشەوە من هەڵناسێنێت شەو نوێژی بۆ بکەم یا مناجاتی بۆ بکەم لە خزمەتی یا بپاڕێمەوە. لەبەرەوە هەر کاتێ لە ڕۆژی عەرەفا زۆرترین دوعات کرد، زۆرترین زیکری خوات کرد، بزانە خۆشەویستی خوای. خۆشویستنی خوا لە ڕێگەی ئەسما و صفات و ناوەکانی، لە ڕێگەی زۆر مناجاتکردنی. بۆچی کاک دانیار سەڵات الاستیخارە یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەر سەڵام، حتا سەحابە فەرمیێ بۆ کڕینی خوێ لە بازاڕە سەڵات الاستیخارەیان کردووە، بۆ بەسیترین شتی ژیانیان سەڵات الاستیخارەیان سەڵات الحاجەیان کردوانی پرس بەخواکەیت. ئێمە پرس بە هەموو شتێکین لە دنیا جاری وایە بۆ ژیانی ڕۆژانمان، بەس بیرمانە چێ پرس بەخوا بکەین کە خالقمانە دروستکەرمانە، اینجا خۆشەویستمانە، یعنی ئەو زاتە بە مۆتڵەقی ئێمەی خۆشەوێت بەبێ ئەوەی هیچی لە ئێمە بوێت، یعنی ئەو بەندایەتیش هەر بۆ خۆمان یەکەی لێمەکەیکەین، یعنی هەر خۆشەویستین کە دروستی کردوین، یعنی بناغەکەی خۆشەویستین کە ئێمەی دروست کردووە، ئیتر چۆن نەیپەرستین، چۆن عیبادەتی نەکەین، چۆن تەذەلل نەکەین. جایەکێک لەو قاعیدانەی کە لە دوعایە زۆر گرنگە ئێمە بیپارێزین بریتە لەوەی کە خۆمان زەلیلکەین بۆ خوا، یعنی بە تەواوی ملکەچی خۆمان بۆ خوای گەورە دەرببڕین، ویدی خوای گەورە هەست پێ بکەین. ها زۆر جار کەسێک ئەڵێ نازی کرد بەسەر فڵانە کەسە نازی هەیە، یعنی زۆر جوانە عەبدی خواب بەڕاستی خۆی زەلیل بکە، خۆی نازدار و خۆشەویست بکە لای خواکەی خۆی، لای پەروەردگاری. لەبەرەوە ئەم حاڵەتانش بەڕاستی بەوە دروست نابێت کە بڵین زۆر جار بە وتار و بە قسە ئەمانە دروست نابێت، ئیلا ئەبێ تیا بژی، ئەبێ لە ناویا بژی. یعنی ئینسان خۆی ڕابێنێ ڕۆژانە کۆمەڵێ دوعا بکات، مادەم ئەمڕۆ ڕۆژی دوعایە، دوعا بکەین خوای گیان دوعاکانمان تێکەڵ بە باشترین دڵێک، باشترین زمانێک کە لە کێوی عەرەفەیە ئێستا دوعای لێ قبوڵەکەی، یا ڕەبی دوعاکانمان بکە بە دوعای ئەو کەسە لەگەڵ ئەوەی ئەوە بەرزیکەرەوە خۆ نازانین کێ. هەنجاری وایە خوای گەورە یەک حەجی گەورە کە ملیۆنەها کەس بەشداریەکە، خوای گەورە بەهۆی یەک کەسیان و حەجی هەرەمی قوڵەکە، ئەوەنە عەبدێکی ساڵحە، ئەمەنە نزیکە لە خواوە، ئەمەنە متەقیە، کەسیش نایداسێت، کەسی نازانێت دوعاکەی ئەوە کە گیرا بووە. یعنی پەنا بە خۆجاری وایە کە لەوانەیە لەسەر مەسەلەیە کە بەسەر ئومەتی ئیسلامیە بێت کە کەم تەرخەم بین بەرامبەر قەزەیەکی وەکەوەی کە مسلمانانی غەزەکە ئێستا لە زێر ئەو ناڕەحەتیە گەوران کە جاری وا هەیە لە هەفتەیەکە ئەگەر جارێک بیرمان بکەوێتەوە، ئەمە مشکلەیە بۆ حاڵەتی ئیمانیمان، چونکە ئەگەر هەر هیچ نەبێتوانین بە دوعای خێری مە بەشداری بکەینەوە کە خوایە ئەو مسلمانە نەسەرخی، خوایە ئەو زوڵمەوە گەوریان لەسەر نەهێڵی، بەڵام هیچ باکمان نەبێت لەوانەیە خوای گەورەش بێ باک بێ بەرامبەرمان کە، یعنی دوعاکانمان گیرانەکە، یعنی نزیکمان نەکاتەوە. یەکێک لە عەزابە زۆر قورسەکان بریتێ لەوەی کە خوای گەورە ئینسان بخاتە حاڵەتێکە نزیک نەبێت لە خوا یا گوناه بکات یا گوناهبار بێت. یعنی خۆی عولەما فەرمێ یەکێک لەو سزانی کە خواهی بەندەکانی خۆیە ئەوەیە کە وازن لێ هێنە خەریکی گوناه بن، یعنی هەر گوناهکردن خۆی بۆ خۆی سزایە. باش مامۆستا لەم ڕۆژەدا کە ڕۆژی عەرەفەیە حاجیان لە ماڵی خۆی گەورن و ئێمە هاوڵاتیش دەرفەتێکمانەیە کەم ڕۆژە بە عیبادەت و پەرستش و ڕۆژ و بەڕێ بکەین. گەورەترین باشترین دوعاچێ لەم ڕۆژای بیکەین، یعنی زۆر جار تیامێنین یان پێمان وایە نازانین دوعا بکەین، بەڵام خۆشە بزانین چی دوعاکەکەین، بۆچی ئەیکەین، تا چەندێک گرنگە ئەم دەرفەتە کە هەمانە تاوەکو ئێوارە کە ڕۆژێکە خۆی گەورە من دوعاکانتان تیا قبوڵەکەم. ڕەنگە زۆر جار بە حەسرەتەوە بین خۆزگە ڕۆژێک بووە ئێمە مانزانیاکەی دوعاکانمان گیرانەوە نییە؟ زۆر جوانە. ئەمڕۆ طبعا ڕۆژی قبوڵبوونی دوعایە، ڕۆژی وەرگیرانی دوعایە، لەبەرەوە وەکو فەرمودەکەی پێغەمبەر فەرمێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت بيده الخير وهو على كل شيء قدير. ئەم دوعایە زۆر گەورەیە. ئەگەر بمانەوێت
ژمارەکەی زۆر ببێت ینی تۆ ناتوانانی سەر ڕۆژی بڵین 10,000 جار دوعا بکەیت ئەتەوێت زۆر بێت فرمودی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سبحان الله وبحمده عدد خلقه فێرتەکە کە چۆن هەموو دوعای زیایی بکەیت عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته كواتك كوتش لا إله إلا الله وحده لا شريك له ولا عدد خلقه ببي بأندازي همو مخلوقاتي خوت يا رب العالمين أم دعاء بو بنوسه خوات والله من أبوت نوسه إما زوج على نظري خو ما نوسيري قدرته دا صلاته بخشنته يدولة مني خواكين أنا باشا يعني شلون خوا بقت همو مخلوقات أو بو من نوسيدي بنصن في بالك آوابيكين عدد خلقه ورضا نفسه بقد راضيبوني خوا كمطلق بيسنوره راضيبوني خوا أبي بشي بكشي ورضا نفسه وزينة عرشه كشاني عرش خوا كلا أرزو أسمان كان قورة له يعني بقد أوم بو بنوسي يا رب العالمين ومداد كلماتي ببي جماري وتكاني خوا يقول لك بيسنوره يكي كان قرآني بيروزا يعني وتكاني خوا كوتاينايا لبرو خوايا أم دعاءكم بي أو جمارانه بوم بنوسي لبرو إن شاء الله خواهي قورد والله ما نبو ما ننوسي أما يشك لو أنك لم رجاء الزور أنجامي بين لا إله إلا الله وحده لا شريك له يشك لو أنا ما وصل سعيد نرسي برحمة بهم في كتابه كان يكاد أفرمي روجي عرفة روجي كي زور قوريه باشترين شتيكا توحيد يا رنگ باته وسورتي إخلاص سورتي قل هو الله أحد فرمي خوي كتابي كان ما نجيب جيك ودو مش جيب جيب كين زور كاريكي باشا لم رجع بتواني 1000 جار سورتي قل هو الله أحد بخوني جاك دانيال سرنا بيرو كاتو شوف رياكي والله الراتب 2 ساعات مي طوابت يعني 1000 جار سورتي قل والله بخوني طاويكي ما وصل ما قرنق لو شونيا اما بخونيان كسيكش كليره لا ليره شونيا ولا بلا براسي زور قوريه اتو هر 3 جار خوندني سورتي قل والله ختمي القران ابو بنسري ب 1000 جار انجا 1000 جار كشتو بجماعي سبون منا من اللي رجناب اللي يكتب اللي 10000 ك 100000 كز بيخونه خويا بالذكر كي جماعي زور جوان يعني او مناجات سنجوانا برسبت ما وصل عابدان بيوتشا كان يعني لنزاو بارانا وكان يعني تكرار زور بو يعني زور تكرار بو زور يعني اما بوچی اما گرنگه يعني زور دوباره کردنەوە مان دوو نەبوون مان لە دووبارە کردنەوە و دوورکەوتنەوە یاخود لابردنی ئەو وەسوسەی کە لە دڵمان هەیە زۆر جار دروستە بێ بۆ دوعاکردن یان یەک جار بەسە ئەگەر خۆی گەڕ قبول کە ئەمە قبوڵیەکەوە ئەمە دروستە بێت لە ناخماندا مە تا چەند گرنگە تکرار زۆر بێت لە دوعا و پاڕانەوەکانمان تکرار لە ئەوڵ جارە لای إنسان خو لا إخوة مملني يعني بطاقتنا بخواي جورا بزار نابه خواي جورا زوري في خوش بندكاني إلحاح كان دوباري كانوا سيباري كانوا دباري كانوا لا بندت توزي مملة ها جار روايات والله باشا من دجار لا إله إلا الله وحده لا شريك له دجار اللهم ربنا آتنا في الدنيا كي شكل دعاء جورا كان بير ما نجي هون يا خان أمره ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار دعواي هرشي خيري دنيا هي لقال خير قيامتها خواي جورا خاوني شي خاوني فضل يعني شي يعني اوت بيه بخشك خود دعوات كردو واوش كخود بير اللي نكردو واوش كبيويستا بوت جيب بكري خوا بوتكا جامع بس كيلي را ما بس مويك ام تكرارا يكم جار توزي رنگ قرز ببلاته وبلام دواي ورده شيريني ام تكرارا درك بيت شلون لهر يك لتكرارا كان تو احتياجاتك جيب كريت يعني دعاء خوي خودي كلمة كان زور مطلوب نية أولي ناوروشي أو دعاء مطلوبة لأيما كشية تذلل خشوع قردن كشية فيري بنداتية دوزينوي أو رقية كأمان قينة بخوا آخر الرقية زور شيرينة كاك دانيار ما مزاك يا شمان هي جاري وهي كسانك من بشكو دعاء كان يعني قمان يعني دعاء إخوان يعني هي كسانك شمان هي أو نبي يقين ودعاء كان يعني وكوي كخوي جوريك سر أشتي بكرد من كهن يعني بردمي بوان أما تعشان يقرنج لدعاء كردنا لدعاء زور قرنج إنسان ببيه قمان وابزانك خواي جورا وشتي بوجب جيكا شو كبت حتميكا هيج دعاء الرديني في أصل فرمير تو دعاء كان يا عينا أو دعاء بوجب جيكريت يا أو دعاء باش نيبوتو يا ما نيزانين يعني خيري تانية كسك دعواك خوايا فلانة كسم بوبيك تشيك دعواك فلانة كرك دعواك خوايا فلانة آفرت بنصيب برنغ خيري أبي تيانا بيت يعني خير لوابك كخوابو طلب جيريت رنغ أم درجة خيري تيانا بي من بش مكولي طب يعني هر حزك بالكو درجة طب بينهم بلام لا طب خواي جورا قداري علام الغيوب أزاني توشي كشيكي زور جورا أبي يعني زور كسبو تصور كان كاك دانيال من خسخانة دوامك يعني دكتور هو دكتوري كي زور بقابل زور بتوانا يعني لخفتانا خوي كشتو
خۆی انتحاری کردو لەبەر حەزی لەم بەشەی خۆی نەبووە لە نەتیجا تووشی نەخۆشیەک بۆ بێتاقەت بۆ خۆی کوشتۆ مەرج نییە ئەو شتەی تۆ داوایەکەی خێری تایە بۆ تۆ لەبەرەوە ئەم جۆرە داوایانە ئیسە جاری وایە الحاح لە دوعا زۆرەکەی بەڵام شیرینەکەی جاری وایە هەستی پێەکەی لە شتێکی ترا هەستی پێەکەی دەرگایەکی ترێ لێکاتەوە ڕێگەی ترێ بۆ کاتەوە وا لێکا کە بڕاستی ینی چێژ لەو دوعاە ببینی و نەتیجەکەیشی بینی ئەم دوعاکە هەر بۆ خۆشی نووسیبیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆیان ئەگەر خێریشیتیانی خێرم بۆ تێگەی یعنی شتەکەم هەر بۆ بکەی کە ئەمە ئیترەوە نازانن لە ڕووی دوعاکردنەوە باش نییەوە هۆنیا خان چونکە تۆ چۆن دوعاکەی خۆی ئەگە خێری تایە بۆ بکەی باشە ئەگە خێری تیانە بوو بۆتە گۆڕێ جارو ئێمە زۆر جار بیرمانە چی ئەمە نەتیجەی دوعاکانی خۆمانەکە لە دنیا هاتوتەوە بەردەممان ینی هەر دوعاکە قبول بووە بەس پێی نازانی من زۆر جارە و بەسەرهاتێشم هەر لە پەیام گەڕاوەتەوە ئەگەر خراپ نییە سێش بە کورتێک بیگەڕمەوە پیاوێک هات بۆ لای ئێمە بۆ عملیاتمان بۆ کرد وتی وڵی زۆر حەزمە کرد من تاوان نەخۆش زۆر ێژارەوە بۆ 20 عملیاتمان کردووە لە ڕۆژەکە 25مان کردووە تااقەت نامێنێ ئەوە تەرکیزە هەبێ شتی لێ پرسیاش ئەجارەوە هەن ئەیشی ناسی دوای خۆی قساگان نایەتە زێنێ بە فلان کەسەی ناسی وتی من زۆر دوعام کردو کە فلانە دکتۆر ئەم عملیاتم بۆ بکات دکتۆرێکی مەشهوری سلێمانی بەڵام عیادەکەی یەکەم لە خەسخانە ئیش ناکات و هەمیش لە دەرەوە زۆر قرس و گران بوو بۆ من نەمەتوانی بۆ پارەیە ئەو عملیاتە بکەم خەڵکی دێگو لە منطقەی شارە زۆر بەڵام تر وتمە خوایە تۆ وەکیلی منی یا عربی تۆ وەکیلی منی من هیچی کە ناڵم سبحان الله بڕواتان هەبێ 3 مانگ 4 مانگ ڕەنگە بڵێم 6 مانگە بۆ ئەو دکتۆرە نهاتوو بۆ عملیات بۆ مشکلای ئێمە ئیشی ناکرد ئەو ڕۆژە دەست نەکراوە بە ئیشەکەی بەنج کراوە پیاوەکە بەڵام ئیشەکەی دەست پێ نەکرابوو ئەو پیاوە پێیا بۆ دکتۆرە پێیا ئەو دکتۆرەکە ئەو داوای کردو تاوان بیرم نەما قسەکەیم بیر نەما لەو کاتە ینی پیاوەکە کەوتی هەتا ئەوتی دەستکێش بۆ بێ نشتم بۆ بێن هات لەگەڵ ئەو دکتۆری کە ئەم چوو بۆ لای بەس مەشهور نییە ناوبانگی نییە یەکسەر دەستی شۆرد و عملیاتەکەی بۆ کرد وتی پەلەمە لە 6 ساڵەیە کاک دانیار ینی هۆنیا خان تۆوەرە لە 6 شوێنە لە بەردەمایە ئەم دکتۆری یەکسەر بێت بۆ ئێرە لە نیوەی ئیشەکە بوو من قسەکەی کابران بیرکەوتەوتم باشە جەماعەت بە ڕەفیقەکانم خۆم پیاوە وتی فلانە کەس پیاوە ئیشەم بۆ بکە ئەو هات لە ئیشەکە بۆ وتمەوە فلان کەس خزم تا هاتی وتم لەوانەیە پێی وتبێ لەوانەیە ڕاستێ شتێک تینۆڵان نایناسم تمە چۆن هاتی وتی وڵی لە بازار بووم حەلە خۆ یای لە دڵم وتمەوە بۆ نەچم سەر لە جەماعەت بم جەماعەتانی جەماعەتی عملیات بابتم سەرێکیان لێ بم هەر لە خۆ هاتم وتم وڵی ئەو دوعای ئەم پیاوە بوو هەر لە پێش عملیاتە ئەم پیاوە هەر نیەتی هەبووە خوتێتی خوای یا وەکیل تۆ وەکیلی منی من بەڵام پیاوە یەمتر نازانم عملیاتەکەم ئێمە دەستۆ خوا هەر ئەی بۆ نارد يعني هون يا خان تصور يوكا ام بياو عمليات كلا شو دروا طبعا ام بياو دكتور دسي شورد ويشكي بو كردو روشت ام بياو يسج نيزانيو مگر جويل قساني ايما بيشك بريت نيزانيو او بي كردو خوابين اردو يعني او كسيبن ايما زۆربەی ئیشەکانمان خوا بۆمانەکات عینەن ئەو پیاوە خەوتووە کە بێهۆشە نازانین کە خوا ئەوەی بۆ کردوین یا بیرمانەچێتەوە یا شێوەی ئیشەکەمان هینە بێ خوا ئیشەکەت بۆ کات هەر عینە شت کە داوات کردو بۆتە کا بەس بیرتەچێتەوە سبحان الله یان بۆتە گۆڕێ بە باشتر بۆتە گۆڕێ ئیشێکی زۆر باشتر دەیات ئەخاتە بەردەست بەمەرجێت تەوەکولی یعنی یەقینیت هەبێ بەخوا ینی دڵنیابی کە خوا زایەت ناکات زایەت ناکات یان ئەمانە هیچی بۆ ناکات ئەجرەکەی بۆ هەڵەگرێ بۆ قیامەت کەواتە بە هیچ جۆرە دوعا نافەوتێ فەرمێ هەندێک زانایانە فەرموون یعنی لە ڕۆژی قیامەتە تەمەنامان نەکرد کە هیچ دوعایەکمان لە دنیا قبول نەبووە ئەوەنە ئەجرەکەی قیامەت گەورە بووە گەر جەمەن بێڵایە بۆ ئەوەی کە دوعاکانمان نەتیجەکەیمان لێ دەستکەوتایە ماوەسەیان کلیل و دەستپێکردنی دوعا زۆر گرنگە چۆن دەستپێکی ینی دەستپێکی ئەو کلیلی چۆنیە گرنگە و دەستپێکە و چۆن بێت لە دوعا و لە پاڕانەوەکانەوە بە تایبەتی ترمان تایبەتی تر ئەم ڕۆژە پێویستە چۆن دەست پێ بکەین چۆن بپاڕینەوە بەڵێ طبعا وەکو عرضم کردن ینی سەرەتایەکی هەبێت زۆر باشە ئینسان هەر ڕۆژی پێشووتر بڕیاری هەبێ خوا من بەیانی دوعاکەم یا ڕەبی تری خەمە بەر بازاڕی مەرحەمەتی تۆم دوعایانەی خۆم ئەپارڕێمەوە لە تۆ دووهەم ئەو ڕۆژە بەڕاستی زۆر ئامادەیی هەبێت ینی سەرخاڵەکانی کەم کاتەوە بە تایبەتی لە ڕۆژی عەرەفا زۆربەی خەڵک ڕەنگە بڵێم ئیشێکی وا ناکات چکە بە ڕۆژووە بە تایبەتی ئەمڕۆکە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بە ڕۆژوشبی ئەمە زۆر گەورەیە چکە تۆ حەدیثێکی پێغەمبەر فەرمێت ساڵێک لەوە پێش و ساڵە لەوە دووە گوناه دەسڕێتەوە ینی بەردەوامە گەرەمە ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بین کە ئەمڕۆ ڕۆژی شەمە ڕۆژی عەرەفەیە و سنەتێکی گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بکەین زۆر گەورەیە بە زمانی بە ڕۆژوو تۆ دوعاکەی تۆ پاڕێتەوە دووهەم حەلە بەیانی زۆر بە دڵێکی خۆش چۆن بۆ جەژن هەڵەسی
ئەوە هەڵسیت يعني بنيتي خود ئیتر من بەردەوام ئیمڕۆ ذکرەکەم دوعاکەم سڵاواتێم يعني کاک دەریار تەسەوەرەکەی پێ حیسێکی زۆر جوانی هەیە فەرمێ مەرج نییە دوعا هەر ئەو شتانە بێ بڵین ئێمە وڵی من بیرم ناکەوێت تۆ چی داوەکم آخر دوعاکانمان زۆر محدودە جاری وایە حتا جاری وایە دوعا کەسایەتی ئینسان زۆر دەرەخا ینی جاری دوعای زۆر بچووکەکەی خوایە ئەو شتە هەتا فەرمێ بزانایەک گوێ لە کوڕەکەی وتی داوایە کردی خوایە لە بەهەشتا لە فڵان شوێنی بەهەشتا خانیۆکم بیتی ئاوا لە گەڕەکەکەی ئەو دیوی قسرەکەم بیتی ئەوتی ڕۆڵێکم ئەمە دوعا بۆ جۆرە بڵێ خوایە بەهەشت بەرە خۆی نیعمەتەکانی بەهەشتایەتێ لەبەرەوە زۆر جار ئێمە وردکردنەوە نەکەین لە دوعا باشە حتا فەرمودێکی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم زۆر جوانە فەرمێ سەحابەی هاتە خزمەتی فەرمووی یا رسول الله صلی الله علیه و سلم من سڵاوات زۆر لە تۆ ئەدەم فەرمووی ئەگەر هەموو سێیەکی یا چواریەکی ڕۆژەکەم دوعاکانم یا هەموو شتێکم زیکرێکم بکەم بە سڵاوات فەرمووی ئیشێکی باشەکەی بە زیاتر بە باشترە هەتا گەیاندی ئەوەی فەرمووی هەموو ڕۆژەکە سڵاوات بی هەموو شێبێ بە دوعا یعنی چۆن یعنی ناوکرۆکی ئەو سڵاواتە ناوکرۆکی ئەو زیکری تۆی کەیت خۆی ئەبێت تۆ بە دوعا خۆی گەورە ئەزانێت چیت پێویستە بۆ جێبەجێەکە یعنی حتا نیش پاڕێتەوە نەزانی بڵێ خوای ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە ئەو شتەی باشە بۆ تۆ ئەیهێنێتە بەردەمە ئەو شتە ئەخاتە ناو دڵت ئیلهام یەکاتە ناو دڵت یعنی تەسەوڕ کە کاک دانیار هۆنیا خان جاری وا ئینسان خۆی نازانێ چ دوعایە بکە خوا شتێکە خاتە دڵیانی ئابوو فڵانە کەس پاڕەوە بۆیە زۆر کەس لەوانەیە کە چونتە حەجی عەمرە قسێکی زۆر جوانەکەن ئەڵێ لە دەوری کەعبەیە بووم فڵانە کەس هاتەوە بەرچاوم ئەو زۆر بیستومانە فڵانە کەس بەخوا هەر فڵانە کەس خۆی بوو هاتە بەرچاوم تێر دوعام بۆ کرد یایەتەوە خەیاڵی ئەڵێ تێر دوعام بۆ فڵانە کەس کە هەتا ڕەفیقی کە خۆمەیە قسەی لەگەڵ پیاوێکە نەبوو پیاوەکە دوایی کە گەڕایەوەتی و فڵانە کەس خۆ قسە لەگەڵ منە نەبوو دوعا بۆ کردم کوردی مامەسا توێشی بەخوا خەڵکی وا هیچ و پوچی بیرەکەیت تۆ هیچی دەچێت ریشتی وەخوا دەستی قەدرێ نایە سەرم ماشەڵڵا قسەی باش مەبەستەکەیەوە بوو هەموو کەسێکە بیرەکەوێتەوە لە هینا لەو شوێنە لەم ڕۆژەی شابڕاستی ئێمە هەموو کەسێکمان بیرکەوێتەوە بە تایبەتی ئەوەی زۆر پێویستی بە دوعای ئێمەیە ئەو کەسە عزیز و خۆشەویستانەمانە کە وفاتیان کردو لە دایک و باوکمان باپیرەکانمان کەسە نزیکەکانمان چکە دوعاکان ڕاستە و خۆ ئەگاتە ئەوان ئەو خێر و بێراتانەی کە تۆ ئەیکی لەم ڕۆژەیە گۆشتێکم بریشکێکە کیلوێ قیمەیە ئەیبی بۆ ماڵێکی فەقیر ئەیبی بۆ ماڵێکی بێکەس بەڕاستی زۆر گەورەیە ینی دڵ زۆر خۆشەکە حتا زۆر جار دوای خێرکردنێت دەرگای دوعا لێکرێتەوە دەرگایە کاک دانیار ئەم دوعا و پارانەوە دەرگایە جارەوە ناکرێتەوە ینی تۆ بێ شتێ بکەیت قوربانیە بکەیت تا بکرێتەوە بەڕاستی مامۆستا هەڵانە بم هەر ڕاستپاردەی دایکە عایشەمانە دەفەرمێت کە دوعا بکەن بە گشتی بیکەن بۆ من نازانم خێر و چاکە چێ لە دنیاە بۆ من بۆیە دوعاکەم بەڵام خوایە هەرچی خێر و چاکەی دنیاە بنسیبمی بکەی یان قیامەتە بنسیبمی بکەی ئەمە تا چەندێک گرنگە لە دوعای ڕەنگ بداتەوە و کەسانی دەوروبەریشمان ڕاستپێرین بۆی کە دوعامان بۆ بکەن هەم خۆشمان دوعایان بۆ بکەین جاری وا هەیە بە پەنهانی تۆ دوعا بۆ برایەکی مسڵمان دەکەی نازانی لای خوا چەندێک گەورەیە ڕاستە زۆر ڕاستە ئەو دوعای کە باسمان کرد ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار خوايا هرچی چاکەی دنیا هەیە پێم ببەخشە هەرچی چاکەی قیامەتی شەیە پێم ببەخشە زۆر شاملە ئەم دوعا اینجا دعاء عن ظهر الغيب وكو جناب فرموت يعني بێ ئەوەی ئەو خوشکە بزانێ من دوعای بۆ مەزان یەکێک لە دوعا زۆر قورسەکان چێکە دانیان ئەو کەسی کە دڵی عاجز کردووی تۆ دوعای بۆ بکەی زۆر قورسە کەسێک درۆی بەدەمەوە دەمیەکە کۆ کردووە بوختانی بۆ کردووە ڕقەبەرایەتی کردووە دژایەتی کردووە زۆر قورسە دوعای بۆ بکەی بەس دوعای بۆ بکەی لطفێکی زۆر سەیری ئیلاهی ڕوودەتەوەکە عەجیبە مامۆستایە کە فەرمێ گەرێمە لەم ڕۆژەیە لە ڕۆژی عەرەفەیە توانیمان لە هەموو کەسێ ببووری بڵێ خوایە لێ خۆش خوای گەمە لێ خۆشە من تۆش لە من عەفو بە ئەگەر نەمانتوانی هاز کەسی وا هەیە تۆ ناتوانین لێ خۆش بی فەرامۆشی بکە بۆی زۆر نێتەوە خەیاڵەت یعنی ئیمالی بکە فەرمێ ئەم عالما فەرمێ کەسی زۆر عەزێتی یاوی ئەگەر توانیت لێ خۆش بە ئەگەر نەتوانی لێ خۆش بی بڵێ خوای گیان ئیتر لەبەر نێتەوە زیهنم نێتەوە بەرچاوم بە باش و بە خراپ ئیمالی کە ئیتر خۆت ئیسراحەتەکەی یعنی نەباسی یەکەم تا تووشی غەیبەت بم نە جێ هێڵم بۆ قیامەت ئەو حەقە جێ هێڵم بۆ قیامەت ئیتر لە قیامەتە جاری وا هەیە لە شوێنێکە تۆ پێویستە بە چاکەیەکە ئەڵێ خوایە بەس ڕزگارم کاڵێت ئەتبەنە سەر قەنتەرە دوای پردی سیرات شوێنێکەیە پێوترێ قەنتەرە پردێکە جسرێکە ئەم قەنتەرەیە زۆر لە موسڵمانان زۆر نیان بیستووە زۆر مەشهور نییە ئەفەرمێ دوای پردی سیرات تەمەن تۆ بەتەمە بچیتە بەهەشت
بەڵام بە فەرمی ئەدمەنە سەر پردێک ناچێتەوە بۆ جەهەنەم جارەتر بەڵام لێیان ڕاتەگرن کۆمەڵە مەلایکەیەن ئەو کەسەی کە ڕقەبەرایەتی تۆی کردووە ئەو کەسەی عەزێتی تۆی یاوە ئەدهێن بەرامبەر ئەو کەسەی غیبەتی زۆر کردووە یا من غیبەتی ئەوم زۆر کردووە ئەیهێنن ئالیا مەلایکە فەرمێ فڵانە کەس تۆ لەم خۆشە بێڵێ خۆش نابم ئەڵێ ئەم قەسرە ئەم شوێنە ئەوەنە لە بەهەشت ئەوەنە ڕەزامەندی ئەوەنە جوان حتا ڕازیەکەن بەوەی کە ئەوەیە یێنێ بەس تۆ عەفو بکات بۆی چووکە دەرناچی ناگەیتە بەهەشت ئەگەر حەقی ئەو کەسە لەسەر مابێت بۆ یەکێک لە گرفتە زۆر گەورەکان لە ڕۆژی قیامەتا تووشی ئەمابێ بریتێ لە حەقی خەڵک ینی حەق الله ئاسانترە خۆی گەورە غەفوور ڕەحیم لێمان نەبورێت ینی کەسێک هەتا مردوونەوەنەوە کەسی کوشتۆ بەس لەبەرەوەی دەڕێی خۆی گەورەی گرتووە یەکسەر خۆی گەورە عەفویەکەی کا بە سەیژ ئەو عابیدەکە کوژێکە لەبەرەوەی کە پێی وتی تۆ تازە عەفویشی و لێ خۆش بوو تۆ هەر ئەسڵەن بۆ هەر ئاگری جەهەنەم دروست کراویت و خاتۆی شەکوژم دەی خۆی گەورە عەفوی کرد 100 کەس بۆ کوژی عەفویکە لەبەرەوە ئەم دەرگا زۆر فراوانە ئێمە دەرگای ڕەحمەتی خوا لە خەڵکدا نەخین یعنی ئەو حەدیسی پێنجم کە ئەفەرمێ دوو لە ڕووی جەنابتان و بینەرانی خۆشەویست ئەفەرمێ ئافرەتێک ئیشی خراپەکاری بوو بەڵام ئابیا بە سەگێک ئابیا بە پشیلێ ئایا بە سەگێک لەبەر ئەوەی ئەو ئاوەی یاوە بۆ ینی خزمەتی گیاندارێکی کردووە مەشهور بوو هەر ئەمە ئیشی بۆ پارەی بۆ پیا کردووە کەچی خۆی گەورە عەفویەکە بەس ئێمە ئەم حەدیسە خوێنینەوە بەس چەند کەس جارێک کابرا لەسەر کۆمنتێ لەسەر قسەیەک ینی ئەو هەموو تەلاق و جیابوونەوەی جارێ وایە ئافرەتەکەی خێزانەکەی تۆمەتبارێکە تۆ لایکە بۆ فلانە شت کرد بۆ فلانە کەس کرد دڵێکە بۆ نارد ئەوەت بۆ کرد تەلاقیە ئەی باشە تۆ ئەم حەدیسە خوێنتو نابێت جێبەجێ بکەیت بێگومان نابێت لێبوردنە دەما وەسا ئێستا ئەمڕۆ عەرەفەیە عیبادەتێکی زۆرەکەین ئەمە دوعاکردنە بە ڕۆژوو بوونمانە بەیانی جەژنە ینی دڵڕەقین بەرامبەرەوەی کە لێ خۆشبوو بین بەرامبەر زۆرێک لە خەڵکی دراوسەیە کەسە مەش بۆ خۆی ینی تۆ ئەم عیبادەت و پەرستشاکەی بێت ڕەنگدانەوەشیە بێت لە کردارەکە لە دڵنەرمیەکە تا بەرامبەر بە دەور و بەرەکەت کاکدانەر ئەو عیبادەتانە ئەگەرجی خۆی بگرێت سا فێری دڵنەرمیە کات ینی پەنا بە خواجاری وهەیە جێ ناگرێت ینی یان کاریگەری نابێ یا خۆت پەنا بەخوا ئەگەر لای خوا وەرنەگیرێت ئەو کێشەیە دروستەکە لەبەرەوە حەقە ینی بەڕاستی ئێمە عەفومان هەبێ و لێبوردنمان هەبێ بۆ خەڵک بۆ کەسی عەزێتی یاوین و بەتایبەتی شتی بەسیط ئەنجار وە ئینسان لەسەر شتێکی زۆر زۆر ئاسایی عاجز بۆ لە کەسێک پێویست ناکات تۆ ئەو هەموو خەفەت و بێتاقەتی دەرببڕیتەوە خەفەت چونکە ئینسان جار وە هەر تۆ لە کەسێ ببوورە هەر خۆی ئیسراحەتەکەی ینی خۆت بێتاقەتێکە نابێت یەکشتی شێ دوعا لێکردن لە خەڵک جار وە ئەو کەسێک کە لەگەڵمانە بەردەوام خراپە لەگەڵمان ینی ناتوانانی هالی دەرچی تر لە خێزانەکە تابێ لە دەور و بەر تابێ تا چنێک گرنگە دوعای خێری بۆ بکەی لە جاتیەوەی دوعای لێ بکەی لەسەر بکەی کەوە شتێکی شەڕی بەسەرابێ ڕەنگە مە هەم پاداش بێ بۆ تۆ هەم ئەو کەسەش بەرەو چاکی بێت دەمڕۆ دوعای شەڕی لێ نەکەی ئەمڕۆ طبعا ڕەنگ ئەو شەڕەش بگەڕێتەوە بۆ خۆ بەزین نەڵێم هەر نابێت دوعای شەڕ بکرێت فەرمایەوە باش بیرکەوتو ینی ئەمڕۆ ڕۆژی دوعای خێرە بەتاتەن دوعای شەڕ هەر مەقبولی لای خوا ڕاستە حتا ینی ئەو دایکانی کە بڵێنەها لە ڕقەسانەکە لە مناڵەکەی دوعا ئەکات بەڕاستی زۆر خراپە زۆر ینی کارەساتە چونکە لە لەحسەیەکە ئەگەر دوعای گیرابێت زۆر ترسناکە ینی کەسی وا هەبوو تەسەوور کە گیرۆدە بۆ بە دوعای دایکی دەیان ساڵ تووشی ئەفلیجی و داماوی و ینی ناڕەحەتی بۆ چونکە لەبەرەوەی دایکی زوو دوعای شەڕی زۆر لێ کردووە ینی بۆچی ئێمە دوعای شەڕ بکەین بەتایبەتی کەس عەزیز و نزیکەکان بۆ یەکتر دایک بۆ مناڵ ئەمە ئەم ڕۆژەوەیە کە بەڕاستی خۆمان فێر بکەین کە سەبرمان هەبێت ینی دوعای شەڕ نەکەین و دوعای خێر بکەین جاوازار بۆ خۆشی دایکم کە تووڕابێ لە مانەڵە خوا ساڵحتان گایتەوەی هەموو دوعاگەی ماشەڵڵا ئەوە زۆر مبارەکە و دوعای بەڕاستی زۆر ینی توایی لە جیاتیەوە شتێکی تر بەکارێنی زۆر زەماوسەیان باسی دایکی کرد دایک و باوک دوعای دایک و باوک تا چەند گرنگە ئەم ڕۆژەکانی دیکە هەمیشە دوعای خێر بکەن دایک زۆر جار تووڕە ئەبێت دوعای شەڕەکات گیرە ئەبێت زۆر جارم دوعای زۆر خەتەرە ینی بڕاتە بە من لە ماڵە خێزان بەزانێ ینی تووڕە نابم هەر تووڕەبوونم نییە بەس ئەگە بزانم دوعای شەڕ لە مناڵەکە زۆر بێتاقەتمەکە ینی هەڵم دوعاکە لە من بکە قسە بە من بڵێ بەس دوعا لە مناڵەکان مەکە بەڕاستی زۆر خەتەرە جارۆ دایک مانوە بێ هیلاکە بێ بەدەست شتێکەوەم ینی دوعایەکە شتێکەڵێت یەتە سەر زمانی بەس ئینسان بۆ خۆی ڕابێنێ لەسەر دوعای شەڕ ینی بۆ ئەمەنە سەبری نەبێ ئەزانین دوعای شەڕ کاک دانیێل تاقیکردنەوەی ئینسان خۆیەتی کە چەندێک سەبری هەیە خۆی بێسەبری هەر
دوعای شەڕ بێسەبریە يعني يكسريته بخوش سبحان الله من أوني بيني وما أوكسان كدعاء شر كان دائما قراءته بخوان جانيان زور فوتها طبعا زور خطرة أما يكدو هميش أو كسخوي يكسر برشيمانة بيتو دعاء توزع باش أقد دعاء كده يراب به يعني عمر الله دزبي حالتك نفسي قرصته تو شو نتواني دعاء من الله كذا إن جاء أصلا إنسان كبراسي بتعبتي دايكان أما حالتي خراب لنا وكردواري خمانا زورها كدعاء شركا وازنين دعاء قبولنا به يا هل بس الزمان يقصيكي بيالد تدعاء كليكا زور خطرة شو كراهاتي زور دعاءكي إلحاح على دعاء وش كزور أنجامية مصيام بروكوتاي روين كنا خوش كومرين دعاء من ببخيتو إن شاء الله إن شاء الله صيب جاز أو حافظي بكيني ما يعني بيجومان أزان خوش إنسان من بهواي إن شاء الله برزشود دعاء وبارانا وكان من عبادة كان من أمر قبول بيد إن شاء الله ونخوي جرود بارينو كأوش نبيلوزش إن شاء الله بنسيبي أمبكاتو فريزي حجيش بنسيبي أمبكات إن شاء الله. دعوة دعاء خير تعلق إن شاء الله لم رجعنا إمام مسلمان لبير مكان بخوي جورتان سبيرين دعاء كان إمام مستا ميتركو داي ببرنامج كمانية خواتنا لقب. إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك يا رب العالمين. يا رب إخوائي لم روجي عرفي قوريا يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين. دعا كان من كتابك عفو من كولي من خوشبا هداية من بيا هادي يا هادي يا هادي بناو بيروزكان اللي تبارين ويا رب العالمين هداية من با لقناها كان من ببورا لدايك باوك كان من خوشبا لمالو منالو خيزانا كان من خوشبا لسرجم إيمان داران ومسلمانان خوشبا لكسوكار من خوشبا لسرجمو بينراني كيستدانشتون بديار أم برنامو أم كنال خوشويستوى يا أرحم الراحمين ليان خوشبا حج من بنصيب بك يا رب حج بنصيبي وانا بك أنجام النداو أو فريسة جوانيان أنجام نداو يا رب إخوايا حج حاجياني كردستان وسرجم مسلمانانيش قبول بك والله كمان ببارز لهم نهامتي وبلاو مصيبتك يا أرحم الراحمين لا شر ولا أجا ولا فتنة ببارز يا رب إخوايا ورجانية قرين وبلايتو يا أرحم الراحمين رجانك بيت كواد ظلمان بربر بيلا عبادت بربر بيلا الذكر تو پر بێ لە تەوفیقات و یارمەتی تۆ یارمەتیمان بە یا رب هیدایەتمان بە ئەگەر تەوفیقی تۆ نەبێ ئیلاهە العالەمین ناتوانین دوعا بکەین ناتوانین زیکرێکی تۆ بکەین ناتوانین نوێژێک بکەین یا رب دڵمان ڕۆشن کەرەوە تا چێژی نوێژ و عیبادەت و زیکر و یادی تۆ زیاد بکە لە دڵمانە یا رب اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك أم دعايا كبيغمر صلى الله عليه وسلم في معاذ كوري جبلي كرد كبينش فرزل نيوجكانا دعاي نيوجكانا أم دعايا بك اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك خوايا كوما كيمان كلا سروي كذكري توبكين أجر توفيقي تو نبيد مناتواني ذكر يادي توبكين بجوان ترين شي وش ذكري توبكين نك بناشريني بكم ترخمي بكالو كرشي يا رب إخوايا وكاتانيا بارينا ولا تضلمان آوزاني عبادتو ذكرو يادي توبتو دور بلهم وغفلتو بآقايكي دنيا ودنيا بيستي يا أرحم الراحمين توفيق من با هداية من بتافيري ذكر ودعاء وبارانو ومناجات ببين يا رب سرجموانين خوشن شفاين ببنيرا اواني جاني هاوسلتي اندروس نكردو بكسي باشو شياوان بكيانا يا رب إخوايا جانواني ديل وأسيريان هي إخوايا رزقار بك يا رب إخوايا واني كم رزقا خويا رزقا واسع بك يا أرحم الراحمين يا رب واني دا صلاة هي ودولة مندن يا أكرم الأكرمين ضليان فراوان بك تيارمتي هجار وفقير كان بدن خويا جن صبر وآرامي من بيبخش لم دنيا يا أرحم الراحمين صبر ما بيبخش لسر عبادت صبر ما بيبخش لسر ناراحتي وناخوش كاني دنيا صبر ما بيبخش لسر همنا هامتيك يا أرحم الراحمين توفيق من بو هداية من بو ضل من روشن كرو يا رب من على كان من بو صالح بك
دایک و باوکەکانمان عەفو بکە و لیان خۆش بە، خوشک و براکانمان عەفو بکە و لیان خۆش بە، هەمومان مەحفوظی لای خۆت بکە ئیلاهە العالەمین لەگەڵ سەرجەم مسلمانان و ئیمانداران بە تایبەتیش ئەم ستافە بەڕێزەی پەیامی ڕۆژ و سەرجەم برا و خوشکانمان لە کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم کەناڵە ئیسلامیەکانی تر یا ئەرحەم الراحمین تەوفیقی هەموو لایەکمان بۆ عەفومان کە و لێمان خۆش بە و دامەزراومان کە و دڵمان ڕۆشن کەرەوە بە نووری خۆت ئەمڕۆ قبوڵمان بکە لە عەبدەکانی خۆت و وەرمان بگرە و عەفومان کە یا ڕەب یا ڕەبی گردنەکانمان ئازاد بکە لە ئاگری دۆزەخ لە بەرزەخا نەکەوینە ئاگری دۆزەخ لە قیامەتە لە مەحشەرە لەسەر پردی سیڕات فریامان کەوە یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین اللهم آمین 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 يا مجيب